بەڕێز لوقمانێوارت باش ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت هەندێک لەو هێزە سیاسانی کە ئەمڕۆ داوای بانکێشکردنی حکوومەتیان دەکرد خۆیان بەشێکن لە حکوومەت و بە تایبەت یەکێتی و گۆڕان. ئێوارە ئێوە و بینەرانی عزیزی کەناڵی گەلی کوردستان باش بێگومان ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان گفتوگۆ سەبارەت بە کۆمەڵێک پرس بریار بوو بکرێت بە تایبەت کۆچی لاوان بەڵام پێشووتر یا داشتێک کارەستی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کرا بەوەی بەرگەیەک زیاد بکرێت کە تایبەت بە موچە وزرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆمان نەزانین ئەمڕۆ هەرێمی کوردستان بە دۆخێکی سەختی قەیرانی دارایی و ئابووریدا تێتەپەڕێ ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە دۆخێکی سەختدایە بێموچەی بە دۆرێک تەنجی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەڵچنیوە کە کاریگەری لەسەر بازار و کار و کەسابەتی هاوڵاتیانیش دروست کرد و بازرگانانیش دروست کردووە بۆی ئەم دۆخە بە نسبەت ئێمەمانان کەندامی پەرلەمانی کوردستان و نوێنەرانی خەڵکی کوردستانین یەکێکە لە پرسە لە پێشینەکان بۆیە لە دوێنێەوە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش داوامان کرد کە بەرگەیەک زیاد بکرێ بۆ بەرنامەی کار کە بەرنامەی کار تایبەت بکرێت لە بەرگەی یەکەم کە بگفتوگۆ لەسەر پرسی موچە بەڵام ئەم بەرگەیە سەرەتا زیاد نەکرا دواتە سەرۆکاتی پەرلەمان ڕازامەند بوون لەسەر ڕۆژی چوارسەمە جەلسە بکرێت بەڵام پەرلەمانتاران سوور بوون لەسەرەوەی کە ئەبێ جەلسە نەکرێت تاکو و پرسی موچە با بڵین تاوتوێ نەکرێت لە هۆڵی پەرلەمان لە ڕاستیدا ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە موچە بۆ فەرمانبەران کە خۆتان نەزانن موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە نزیکەی 2 مانگە موچیان وەرنەگرتێ لە حاڵەتێکدا فەرمانبەرانی عراقی لە بەغدا 2 موچیان لەسەر یەک وەرگرتووە بۆیە ئەوەی کە تاکو ئێستا فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستاندا بەرگەیان گرتووە جێگای ڕێز و تەقدیرە بەڵام ئەمە نابکرێ ئیستیغلال بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگەکانی ڕابردوودا 3 موچەی فەرمانبەرانی بڕی بە حسابی ئەوەی کە خۆی ئەگونجێرێ لەگەڵ دۆخەکە و مانگانە موچەی فەرمانبەران دابینەکە بەڵام ئەمەش ئەو بۆ 2 مانگ ئەڕوا فەرمانبەران موچیان وەرنەگرتووە بۆیە ئێمە بە حکمی ئەوەی تاکی دەکەمەوە نوێنەری خەڵکی کوردستانین موچەخۆران فەرمانبەران پێشمەرگا هەمووی فشار لەسەر پەرلەمان و پەرلەمانتاران دروستەکە بۆیە ئێمە ئەبێ فشار لەسەر حکوومەت دروستکەین حکوومەت ئەرچێتی موچە دابینکە ئەبوایە دوای ئەوەی کە یاسای قەرز لە پەرلەمانی عراقی تێپەڕێنرا ڕاستە بەخواستی کورد نەبوو ڕاستە ئەمە پێشێری تەوافق و سازانی نیشتیمانی بوو کە چەندین ساڵە حکوومەتی عراقی لەسەر بنیادراوە بەڵام ئەبوایە هەرێمی کوردستان مشورێکی ئەم دۆخە بخوا تاکو ئێستا حکوومەت نەشاندی ناردووە نا چارەسەرێکی ناوخۆیی پێە نەبەدیلێکیشی ئامادە کردووە حکوومەت ئەرچێتی موچە دابینکە لەگەڵ عراق مفاوەزاتەکە قەرزی ناوخۆیی ئەکا مڵکی ئەفرۆشێ چی ئەکا قەرزی دەرەوە بە هەر شکلێک لە شکلەکان بێ ئەبێ موچەی فەرمانبەران دابینکە خۆ ناکرێ حکوومەت چاوەڕوانی ئەوە بکە با بڵین تاکو لە بەغدا میزانیمان بۆ بێدێ ئەو کات موچە دابینکەی بۆیە ئەمە 2 مانگ تێ ئەپەڕێ ئەبێ بە داهاتی ناو خۆ و خاڵە سنوورەکان و داهاتی نەوت موچەیەکی فەرمانبەران بدات بۆیە لەسەر ئەم پرسا ئەمڕۆ ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە بوون کە پەرلەمانی کوردستان هیچ جەلسەیەک و هیچ دانیشتنێک نەکا تاکو دانیشتن لەسەر موچە نەکرێ و بێ پەرلەمان فشارەکانی خۆی چڕکاتەوە لەسەر حکوومەت کە حکوومەت ناچار بکەین هەم موچە بدا هەم لە زووترین کاتدا شاندێک بنێرێ بۆ بەغدا بۆ دەستەبەرکردن و زامنکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان. بەڕێز لوقمان پێشتر سەرۆکی حکوومەت و جەگری سەرۆکی حکوومەت هاتنە پەرلەمان دانیشتایەکی چەندین کاتژمێری ڕێکخرا بوو پرسیارەکە ئەوەیە جیاوازی چییە کە ئێوە ئێستا لە پەرلەمانی کوردستان داوای بانکێشکردنی وەفدی حکوومەت دەکەن؟ ئەو کات سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی هات بۆ پەرلەمانی کوردستان هەلو مەرجەکە جیاواز بوو بە هیمەتی شاندی دانوستانکاری هەرێم بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی جۆرێک لێک تێگەیشتنیەکی باش لە نێوان هەرێم و عراق دروست بوو ئەویش لەسەرەوە ڕێککەوتن کە تاکو پەسەندکردنی بودجەی ساڵی 2021 مانگانە حکوومەتی عراقی 320 میلیارد دینار بۆ هەرێم بنێرە لەگەڵ داهاتی ناوخۆ هەرێم بتوانی موچەی فەرمانبەرانی پێبدا هەلو مەرجەکە جیاواز بوو ئەو کات ڕاستە 945 دقیقە گفتوگۆکرا لەسەر کۆمەڵێک پرست ئێمە دوای ئەوەی کە یاسای قەرز لە پەرلەمانی عراقی تێپەڕێنرا ئەمە پێشاتێکی نوێیە بۆیە وا پێویستەکە لەسەر
ئەو پێشهاتنێ و ئەو هەلومەرجە تازەیە ئێمە مامەڵە بکەین لەم هەلومەرجە تازەیەدا ئێستا تاکیدم کردەوە پێشتر کە فەرمانبەران نزیکەی بۆ 2 مانگە موچیان وەرنەگرتووە و لە عێراق ئەو 320 میلیارەی کە پێشووتر قەریار بوو بندرێ ڕاژیراوە وا پێویستەکە شاندێکی تازە لە حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە بۆ ئەوەی ڕێککەوتنێک بکەن لەسەر ئەو بنەمایی کە هەرێمی کوردستان پابند کراوە ڕێژەیەک نەوت لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ هەناردەی دەرەوە بکە ئەو کات شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێردێت تاکو ئێستا حکوومەت با بڵێن ڕوونکردنەوەیکی پێویستی نەدایە تەنانەت ماوەیەکی دوور و درێژ سەرۆکی حکوومەت لە دەرەوە بوو چەند ڕۆژێک هاتۆتەوە نە لێدوانێکیدا نەقسەیەکی کردووە نەشاندێک چۆتە بەغدا بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان بە ئەرچی وەزیفی خۆمان نزانین کە داکۆچی لە موچە خۆران و لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەین ناکە حکوومەت بەرامبەر بە موچە خۆران ئەوەندە بێباک بێ بۆیە ئێمە ڕاستە بەشێکین لە حکوومەت وەکو پرسیارەکەی پێشووتریشت ئاماژت پێدا بەڵام ئێمە خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر بە هاوڵاتیان چێ دەنجی بە ئێمە داوە چێ پشتیوانی لەو حکوومەتە کردووە چێ ئەم پەرلەمانەی با بڵێن هەڵبژاردووە بێگومان فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیانی ئەو هەرێمە بۆیە ئێمە ئەرچێکی ئەخلاقیمان لەسەرشانە کە بەڵێنمان بە هاوڵاتیانی خۆماندایە داکۆچی کارێکی سەرسەخت بین لە ماف و داخوازیەکانی هاوڵاتیان بۆیە ئێمڕۆ ئەمە لەسەر ئەم بنەمایە تاکیدمان کردەوە کە ئەبێ پەرلەمانی کوردستان جگە بۆ پرسی موچە جگە لەوەی کە فشار لەسەر حکوومەتەکەین بۆ دابینکردنی موچە لەسەر هیچ پرسێکی تر کۆنابینەوە تاکو ئەم پرسایەک لا نەکەینەوە. بەڕێز لوقمان ئێوە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان بەرچاوتان ڕوونە یاخود زانیاریتان هەیە کە بۆچی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای پەسەندکردنی یاسای قەرزی عێراقەوە وەفدی نەناردووە بۆ بەغدا؟ ئێمە نازانین هۆکار چیە بێ حکوومەت وەڵامی ئەم پرسیارە بداتەوە ئێمە لە بیدایەتەوە شۆ ئاماژەمان پێدا کە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک پشتیوانی لەو ڕایەکەین کە حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ لەگەڵ بەغدا بگاتە ڕێکەوتن و ئێمە لەگەڵ ئەوەینە کە هەرێمی کوردستان نەوتەکەی لە ڕێگای سۆمەوە هەناردەی دەرەوە بکە بۆ ئەوەی شایستە دارایەکانی خۆی وەربگرێ تاکو ئێستا حکوومەت لەو بوارەوە وەڵامێکی پێنیە تاکو ئێستا تەنانەت ئێمە وەزیری سامانە سروشتەکانماندانەناوە تاکو ئێستا ئەنجومەنی نەوت و گاز کە زیاتر لە ساڵێکە کۆنە بۆتەوە تاکو ئێستا ئەو ئامارانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە نەوت بڵاویان نەکاتەوە نە ئێمەمانان لە پەرلەمانی کوردستان نە هاوڵاتیانیش لە هەرێمی کوردستان متمانیان بەو ئامارانە نییە بۆیە ئەبێ حکوومەت دەست و بر بکە کات لە بەرژەوەندی ئێمەدا نییە هاوڵاتیانمان لە ژیانێکی سەخت داژین ئێمەمانان کە پەرلەمان ئەندامی پەرلەمانی کوردستان و کۆنتاکتمان لەگەڵ هاوڵاتیانی و موچە خۆران و فەرمانبەران هەیە ئێمە ئەزانین دۆخی ژیانی خەڵک لە چ دۆخێکی سەختدایە ڕۆژانە پێشمەرگا مامۆستا فەرمانبەر پەیوەندیمان پێوەکەن دۆخی ژیانی خۆیان بەیانەکەن دۆخیان زۆر خراپە خەڵک پارەی پێنەمایە خەڵکدا وەرزی زستانە وەرزیدا مەکتەبە وەرزی خوێندنە ئەمانە هەموو باری قورسن بەسەر هاوڵاتیانەوەی بۆی حکومت ناکرێت چیدی بێباک بێ بۆ شاندی نەناردووە ئەبێ حکومت وەڵامی ئەمە بدات و ئێمەش بۆ ئەومانە کە بێتە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پرسیاری لێ بکەین لێپرسینەوەی لێ بکەین بۆ شان نانێری بەغدا کەشان نانێریە بەغدا ئەی بەدیلی ئەوە چییە ئەی هەنگاوەکانی داهاتوو چین بۆ دابینکردنی موچە خۆ ناکرێ هاوڵاتی ئەم فەرمانبەر چاوەڕوانی ئەوە بکە حکوومەت بە هەر بیانوێک لە بیانوەکان ناوێشان بنێرێت بۆ بەغدا بۆیە ئەمانە پرسی گرنگن ئێمە لە پەرلەمانی کوردستانە بێ لەسەریان بوەستین ئەم ڕۆژ تەکیدمان کردەوە لەوە کە ئێمە وێڕای ئەوەی پایەکی گرنگین لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام ئەوە بۆ مانای نیە ئەمە چاوپۆشی لە هەموو شتەکەی بکەین ئەوە بۆ مانای نیە ئەمە دیفاع لە مافی موچە خۆران نەکەین ئەوە بۆ مانای نیە ئێمە جەقت لەوە نەکەینەوە کە حکومەت ئەرچێتی لە کاتی خۆدا بێ موچە بداتە فەرمانبەران بۆیە ئێمە تەکید دەکەینەوە هیچ کۆبوونەوەیەک بە زەرور نازانین لە پەرلەمانی کوردستان جگە لە کۆبوونەوەکردن لەسەر پرسی موچە بۆیە ئەمڕۆ بڕیاردرا کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ لە کۆبوونەوەی پەرلەمان ئامادە بن ڕۆژی چوارشەممە من ئومێدەوارم ئامادە بێ حکوومەتی هەرێمی کوردستان شاند بنێرێ چونکە ئێمە زۆر دوورنین لێک ڕەنگە نێوانی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران 100 مەترێک لێکەوە دوور بێ ڕەنگە بە تەلەفۆنێک بکرێ ئەندامانی ئەنجومەنی وەزیران بەشێکیان بێن بۆیە ئێمە چاوەڕوانەکەین و ئومێدەوارین کە بە هەموو لایەکمان بتوانین ئەم قەیرانە بپەڕینین لەبارەی خۆمان وڵاتی خۆمان هاونیشتیمانیانی خۆمان کوردستانی خۆمان خۆشەوێ بەڵام لەبارەی ناردنی وەفد بۆ بەغدا و بەتایبەت لە دوای دەرچوونی یاسای قەرزەوە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی وەفدەکە بە ڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکات سەرۆکی تیمی یەکێتی و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پرسیارەکە ئەوەیە بەڕێز لوقمان ینی
پێشتر وەفدی دانوستانکار چەندی جار هاتوونەتە پەرلەمانی کوردستان ئێوە نەگەشتونەتە دەرئەنجامێکی ئەو تۆ کە بزانەکەن بۆچی وەفد ناچێتەوە بۆ بەغدا لە بارودۆخێکی لەم جۆرەدا؟ وەک ئاماژەمان پێدا پێشووتر 3 جار وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان هاتۆتە پەرلەمانی کوردستان و جارێک بەڕێز کاقوبات تاڵبانی سەرۆکی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستانیش هاتووە تەنانەت وەزیری پەیوەندیەکانی هەرێم و بەغدا 3 جار هاتووە بۆ پەرلەمانی کوردستان جارێک لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان دانیشتووە و جارێکتر 2 جاری تر لە هۆڵی پەرلەمان بەڵێ گفتوگۆی تەواو کراوە سەبارەت بە هەنگاوەکانی گفتوگۆ لە نێوان هەرێم و بەغدا و باسی ئەو هەنگاوی جابیانیان کردن کە پێی گەیشتون و ئەو کات وەک باسم کرد بۆ ئەو کات ئێمە بەرچاومان ڕوون بوو کە هەرێم لەگەڵ بەغدا ڕێککەوتووە لە سەرناردنی 320 میلیارد تاکو پەسەندکردنی بوو جێی 2021 بەڵام ئێست لە ئێستادا کە ئەم حاڵەتە نەما پێشهاتێکی تازە هاتۆتە پێش ئەوە وا پێویستەکە کە شاندێکی تازە شاندی دانوستانکار بنچێتە بەغدا بێگومان ئەمە ئەبێ ئەنجومەنی وەزیران کۆ ببێتەوە بڕیار بدا و شاندەکە دەستنیشان بکە بچێتەوە بەغدا ئەوەی کە لە ڕابردوو کرا هەوڵەکانی کاقوبات تاڵبانی دەرەنجامێکی باشی هەبوو و ڕێککەوتون لێک تێگەیشتنێکی باش لەگەڵ بەغدا بوو و دەستکەوتێکی باشیش بوو بە نسبەت هەرێمی کوردستان و ئێمە ئاگادارین لە ئێستاشدا کاقوبات چکە وەکو ئەندامێکی وەکو جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چ وەکو شخصیش لە هەوڵەکانی خۆی بەردەوامە بۆ ئەوەی هەوڵ بدا زۆرێک لێک تێگەیشتن و لێک نزیکبوونە لە نێوان هەرێم و بەغدا بێ بەڵام ئەوەی کە تۆ لە مەیدانی عملدا کە ئەچی وەفدێکە چی و لە مەیداندا گفتوگۆکە لەگەڵ بەغدا زۆر جیاوازترە لەگەڵەوەی تۆ بێگومان بە شێوازێکی تر مامەڵاکە ڕەنگە ئەمە پێویستی بە کۆدەنجێکی گژگیری هەبێ هەموو هێزە سیاسیەکان بەشدار لە حکوومەت و دەرەوەی حکوومەتیش هەماهەنگ و هاوکار بن بۆ ئەوی بتوانین لەگەڵ بەغدا بگەینە ڕێککەوتن هیچ دەرسەیەشی ترمان نییە ئەمە دەرچەکانی تر تاقی کرانەوە و با بڵین بژاردەی ئابووری سەر بەخۆمان تاقی کردەوە کە دەرەنجام هەرێمی کوردستانی بەو دۆخە گەیاند کە ئێستا بە 2 مانگ موچەیەکمان پێدابین ناکرێت سەر بەخۆ فرۆشتنی نەوتمان تاقی کردەوە کە ئێستا ئازانین هەرێمی کوردستان چۆ ژێرباری چ بارێکی قورسی دارایی بۆیە تاکە دەرچەی ئێمە ڕێککەوتنە لەگەڵ بەغدا بۆ ئەمە بەستا ئەبێ هەرێمی کوردستان لە زووترین کاتدا شاند بنێرێ بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا ئێمە تاکید لەمە ئەکەینەوە و شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان لە هەوڵەکانی لە ڕابردوودا چڕ کردوتەوە بۆ مەبەستا و لە ئێستاشدا هەموو هەوڵەکانی خۆی ئەدا بە ئامانجی ڕێککەوتن لەگەڵ بەغدا بەڵام بۆ ئەمە بەستە ئێمە پەرلەمانی کوردستان ئەرکمانە کە داکۆچی لە مافی موچەخۆران بکەین و داوا لە حکوومەت بکەین بێ بە زووترین کات ڕوونکردنەوە بدا هەر ڕوونکردنەوە نا بەڵکو حکوومەت ئەبێ موچە بدا چیتر هاوڵاتیان و فەرمانبەرانی ئەم هەرێمە بەرگە ئەم دۆخە سەختە ناگرێت بەرز لوقمان وەردی ترستان نییە هەمان سینارۆکانی ساڵانی ڕابردوو لەگەڵ عێراق دووبارە بێتەوە ڕێککەوتن دەکرا لەسەر بودجە دواتر هەرێمی کوردستان نەوتی ڕادەز نەدەکرد ئێمەش ڕەنگە ئەم هەمان پرسیارمان هەبێت هەرێمی کوردستان تاکو ئێستا هیچ نەوتی بڕنەوتێکی ڕادستی بەغدا نەکردو ئێمە جەختەکەینەوە لەوە و پێداگری ئەەکەین لەوە کە ئەبێ هەرێمی کوردستان ڕنەوتی خۆی لە ڕێگای سۆمەوە هەناردەی دەرەوە بکە تاکی دەکەمەوە ئێمە لە ڕابردوودا هەموو هێلکەکانی خۆمان خستە سەبەتەی تورکیاوە نەوتمان لە ڕێگەی تورکیاوە هەناردە کرد سەرنجام بەو دۆخە گەیشتین کە ئێستا هەرێمی کوردستان وێڕای ئەوەی زیاتر لە 28 میلیارد دلار قەرزدارە ئەو موچەی فەرمانبەرانیشی پێنادرێ بۆیە جەختەکەینەوە ئێمە فشارەکەین ئەرچی سەرشانمانە فشارەکەین لەوەی کەەوە هەرێم جگە لە دەرچەی بەغدا بۆ ئینقازکردنی خەڵکی کوردستان دۆخی دارایی هەرێمی کوردستان هیچ بژاردەیەک و ڕێگایشتر نییە بێگومان هاوزەمان لەگەڵ ئەوەشە بێ هەرێم لە بواری ناوخۆشدا چاکسازی بکات چاکسازی بکات لە بواری نەوت چاکسازی بکات لە بواری داهاتی ناوخۆ و باج و دەرامەت چاکسازی بکات لە یاسای وەبەرهێنان و بواری وەبەرهێنان چاکسازی بکات لە خاڵە سنووریەکان و ڕێگری بکات لە قاچاغی و ڕێگری بکات لە بەهدەردانی سامانی گشتی و هەمان کاتدا کار بکات بۆ هەمە سەرشکردنی سەرچاوەکانی داهات ئێمە ئەو هەنگاوە خێرایانمان نەبینیوە حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەم لە دوای 2014ەوە کەوتۆتە ناو قەیرانی داراییەوە ئەمە 6 ساڵە ئێمە لەو دۆخەدا بەڕێ ئەەکەین تاکو ئێستا هەنگاوێکی جددی لەو بوارە نەنراوە بۆیە ئەمە ئەرکە هەنگاو بندرێ هاوزەمان لەگەڵەوە بێ لەگەڵ بەغداش بگەینە ئیتفاق بۆ ئەوی بتوانین شایستە دارایەکەین خۆمان مسۆگەرکەین. بەڵێ بەرز لوقمان سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت دەبێت پێداچوونەوە بە پێکێنانی حکوومەت بکرێ بە تایبەت ڕێکەوتن لەگەڵ یەکێتی
قسەکەی لە دوای بارودۆخەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانە پرسیارەکە ژەوەیە ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا کاریگەری دەبێت لەسەر پرسی ڕێکەوتنی ناو حکوومەتی هەرێم. وڵی من لە ڕاستیدا ئەمەم زۆر بەلاوە سەیرەیانی ئەوەی کە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان باس لەوەکە پێدا چوونەوە بەچی ئەکا ئێمە هیچ ئیستحقاقێکمان لە خۆمان زیاتر وەرنەگرتووە کەس خێری پێ نەکردوین و فراکسیۆنی پارتی و پارتی دیموکراتی کوردستان خاوەنی حکومڕانی ئەم هەرێمە و ئەو وڵاتە نییە ئەم حکوومەتە پێکاتووە لە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان سێ هێزی سەرشی کراوە لە هەرێمی کوردستان کێچەتی نیشتیمانی کوردستان و پارتی و بزوتنەوەی گۆڕانە بۆیە خێرمان پێناکە پێدا ئاچێتەوە بە ڕێکەوتن ئێمە لەسەر مافی خەڵک دەنگمان هەڵبڕیوە و دڵنیاش بن سازش لەسەر مافی خەڵک ناکەین پێدا ئەچینەوە بە ڕێکەوتن 100 پێدا ئاچینەوە بە ڕێکەوتن فەرمو بابین ئەگەر قەول بێ ئێمە ببینە دوو هێز یان دوو بەرە بۆ داکۆچیکردن لە مافی خەڵکو و بەرێک داکۆچی نەکە ئێمە بەرەی خەڵک هەڵەبژێرین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خۆی بە نوێنەی ڕاستەقینەی خەڵک ئەزانێ ئێمە لەسەر داوا و داخوازی خەڵک لەسەر مافە ڕاستەقینەکانی خەڵک سازش ناکەین هاوزەمان لەگەڵەوەی نایشارینەوە ئێمە خۆمان بەبەر پرسەزانین بەرامبەر بە کێشەکانی خەڵکی کوردستان بۆیەشە بە دەنجێکی دلێرەوە داوای ئەوەکەین کە حکوومەت ئەبێ چاکسازی بکە موچەی خەڵک دابینکە بۆیە پێداچینەوە بە ڕێکەوتن فەرموو با پێدابچینەوە بە ڕێکەوتن ئێمە خاوەنی ئەم هەرێمەین وێچێتی نیشتیمانی کوردستان پایەکی گرنگە لە حکومڕانی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتو نابێ و نەکراوە و ناشکرێ لە داهاتوودا بۆیە بلام سەیرە ئەم قسانە لە جیاتی ئەوەی کە ئێمە هەمومان وەکو یەک هێز وەکو یەک تیم فشار لەسەر حکوومەت بکەین بە نوێنەرانمان بڵین بە حکوومەت فشارێن لەسەر بکەین بۆ ئەوی موچەی فەرمانبەران دابینکەین ئێمە بین لەسەرەوەی کە ئێمە لە داهاتوودا بە ئیتفاق و ڕێکەوتنەکاندا ئاچینەوە فەرمو پێداچینەوە ئەو عەرزوو ئەوە گەز با پێدابچینەوە ئەمە باکمان بەوە نییە. بەڵێ لەسەر پرۆژی چاکسازی زۆر زۆر لە زۆربەی قسەکان تا ئاماژت پێدا با لەسەر چاکسازی ئەو پرسیارە لێ بکەم پرۆژی چاکسازی لە خەرجی کاریگەری لەسەر زیادبوونی داهاتی هەرێمی کوردستان دروست کردووە کە نزیک بە 4-5 مانگ دەبێ ئەم پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە کاتی خۆشی کە پرۆژه یاسای چاکسازیمان پەسەند کرد لە کاتی خۆیدا لێدوانماندا و ڕای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان دەربڕی کە ئێمە پێمان وایە چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکرێ بە هیچ شێوەیەک چاکسازی لە خەرجی ناکرێت چاکسازی لە بڕینی موچەی فەرمانبەران و بڕینی موچەی خانەنشینیەک ناکرێت بەڵکو چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکرێ لە داهاتی نەوتەکرێ لە داهاتی ناوخۆیی و لە باج و دەرامەتەکرێ لە ڕێخستنەوەی یاسای وەبەرهێنانەکرێ یاسای وەبەرهێنان دنیایە کەلێن و کەلەبەری تێدایە بۆ بەهەدەردانی سامانی گشتی و هەروەها لە نەوت و لە گرێبەستی کۆمپانیەکانی نەوتەکرێت لە ڕێخستنەوەی داهاتی خاڵە سنووریەکان و گومرگەکانەکرێت ئەمە چاکسازی ڕاستەقینی بۆ داهات زیادەکە بەو یاسایی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان پەسەندمان کرد و ڕیکلامێکی زۆری لێکرێت بۆ بواری زیادکردنی داهات ئەمە بەوەی هەرێمی کوردستان ناتوانێت داهاتەکەی بەڕادەیەک زیادکە کە بتوانانی کێشە دایرەکانی بێچارەسەر بکە بۆیە خۆمەشغوڵکردن بەم یاسایە بە ناوی چاکسازی جگە لە کات کوشتن شتێکی تر نییە بەڵکو چاکسازی ڕاستەقینێمە دەنگمان پێداوە بڕوامان بە چاکسازیە هەر هەنگاوێک لە داهاتوودا بە ئاراستەی چاکسازی بێگومان ئێمە پشتیوانیەکەین بۆیە جەختەکەینەوە لەسەرەوەی کە چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکرێت داهاتی نەوت داهاتی ناوخۆی خاڵە سنووریەکان و هەروەها مڵک و ماڵ و سامانی گشتی و هەروەها یاسای وەبەرهێنان کە تاکی دەکەمەوە لە ژێر ناوی وەبەرهێنان یەک دنیا گەندەڵی و کەم و کوڕی لە وڵاتە ئەکرێ و سامانی گشتی بە هەدەرەدرێ هەرچی زەوی گرنگ و پارچە زەوی گرنگ هەیە لەو وڵاتەی لەو وڵاتەی ئێمە بە ناوی وەبەرهێنان دراوەتە کەرتی تایبەت واروها لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاچی بەردەم ماڵان ڕابگرا هەتاک و پشکنینی خۆراک و دەرمان لە خاڵە سنووریەکان هەمووی دراوەتە کەرتی تایبەت و ئەم گرێبەستانی لەگەڵ کەرتی تایبەتکراوان زۆرینەی گرێبەستی ناهاوسەنگن لە بەرژەوەندی کەرتی تایبەتە نەک لە بەرژەوەندی حکوومەت زۆرێکیان 180 داهاتەکە بۆ کەرتی تایبەتە 120 بۆ حکوومەتە چاکسازی ڕاستەقینە لە پێداچوونەوە بۆ گرێبەستانەکرێت چاکسازی ڕاستەقینە لە گرێبەستە نەوتەکانەکرێت کە هەرچی کۆمپانیای نەوتە بەخشراوە لە زەریبە و لە باج کە لە دنیادا شتیوانیە ئەبێ بازیان لەبستنی زەریبیان لێ وەربگری لە دنیادا نەبووە تۆ نەوتی خۆت بفرۆشی کەمتر لە نیوەی داهاتەکەت بۆ خەزێنەی حکوومەت بێ چاکسازی ڕاستەقینە لەمانە ئەکرێت نەکتەوە بچی پەلاماری موچەی خانەنشینیەک یا زیندانێکی سیاسی بدەی بیبڕی پێتوابی بەمە داهاتی وڵات زیادەکرێت ئێمە نەمان شاردوتەوە
چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکرێ بۆیە لە داهاتوشدا ئێمە فشارەکانمان چڕ ئەەکەینەوە لەسەرەوەی کەوا دەبێت چاکسازی لەم بوارەدا بکرێت. بەڵێ کاتی پەسەندکردنی یاسای چاکسازیەکە ئاماژەتان بۆدا کە یەکەم هەنگاوی چاکسازی لە خەرجەکانەوە دەبێت و بڕیار بوو هەنگاوی دووەمتان بۆ داهات بێ هەنگاوی دوم کەی دەست پێەکە چاوەڕێکن حکوومەت پرۆژه یاسایەک بنێرێتە پەرلەمان بە هەمان شێوی پرۆژه یاسای پێشوو یاخود خۆتان هەنگاوی بۆ دەنێن وەکو پەرلەمان؟ پرۆژه یاسای ڕێخستنەوەی با بڵێن یاسای وەبەرهێنان دراسە ئەکرێت لە ئێستادا لە تەسەوڕەکەم لە وەرزی داهاتوودا گفتوگۆی لەسەرەکرێ بۆی پەسەند بکرێ واروە ئەوەی تر من پێم وایە ڕەنگە هەندێک شت پێویستی بە پرۆژه یاسا نەبێ بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران کراوە هەر بڕیارەکە ڕێنمایەکە ئەنجومەنی وەزیران هەڵوەشێتەوە خۆی چاکسازی هەنگاوەکرێ ڕێخستنەوەی باج و دەرامەت پێویستی بەوە نییە کە تۆ جارشتر بێ لە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەبکە پەرلەمانی کوردستانیش پێشووتر تاکیدی کردوێتەوە پێداچوونەوە بە گرێبەستەنەوتەکان کە تاکو ئێستا ئێمە ڕەنگە ئەو گرێبەستەی 50 ساڵی کە باسەکرێ لەگەڵ تورکیا کرا و تاکو ئێستا ئێمە ئەندەمانی پەرلەمان گرێبەستەکەمان نەبینیوە و زانیاریمان سەبارەتی نییە ئەمە بە هەڵوەشانەوەی کۆمەڵە گرێبەست دەکرێت کە لەگەڵ کۆمپانیەکان کراون بە چه بڕیارێک کۆمپانیەکانی ئۆبەرهێنان لە بواری نەوتدا کە زیاتر لە 800 کۆمپانیا لە هەرێمی کوردستاندا کارەکە بە سیاسا و ڕێنماییەک بەخشراون لە باز با حکوومەت ڕێنمایەکە هەڵوەشێنێتەوە کارێک چەندە قورسنیە بازیان لێ وەربگرێ بۆیە هەموو شتێک شەرت نییە بە یاساب با بڵێن پێویستی بە دەرکردنی یاسابێ پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە کە هەر هەنگاوێک بۆ مەبەستی چاکسازی پێویستی بە یاسابێ پەرلەمانی کوردستان ئامادەیە کە یاسایی بۆ دەرکا بەڵام کۆمەڵێک شتی نایاسایی کراوە کە بە هەدەردانی سامانی گشتیە بە ڕێنمایی کراوە لە ئەنجومەنی وەزیران هەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەڵۆشانەوەی ڕێنمایەکان کافیە بۆ ئەوەی کەوە کۆمەڵێک داهاتی گەورە بگەڕێتەوە ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کەرتی تایبەت کرانەوە هەر پێداچوونەوەیان و هاوسەنگکردنی گرێبەستەکان لە بەرژەوەندی حکوومەت خۆی لە خۆیدا هەنگاوێکی گرنگە لە چاکسازی و ئاشکراکردنی داهاتی نەوت و شەفافکردنی و جێڕانەوەی کۆی داهاتەکەی بۆ ئەنجومەنی بۆ وەزارەتی دارایی خۆی هەنگاوێکی گەورەی بۆی ئەمانە بەشێکن پێویستیان بە کات نییە بۆ ئێمە یاسایان بۆ دەرکەین بەڵکو بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران حکوومەت ئەتوانێت هەنگاوی گەورە لە بواری چاکسازی بنێ. بەڕێز لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس کە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت. ناوبڕێک و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی تونند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
جارێکتر سڵاتان لێبێ خۆشەویستان یەکێتی و گۆڕان کۆبوونەوەی لوتکەیان ئەنجامدا ئەمڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی مەڵبەند و لق لە هەولێر کۆبوونەوەیەکی دیکان ئەنجامدا ئەلبەت ئەم کۆبوونەوانە بەبێ دەرئەنجام و لێک تێگەیشتن لە نێوان هێزە سیاسیەکان بۆ ئەو قۆناغی کە تیایدا کۆ دەبنەوە کۆتایی نایە بەڵکو دەرەنجامێکی هەر دەبێت جگە لەم هێزە سیاسیانە یەکێتی گۆڕان پارتی لە هەرێمی کوردستان کۆمەڵی هێزی سیاسی دیکەش هەیە کە پێویستە لەناو پرۆژەی یەکریزی لە هەرێمی کوردستان تەماشا بکرێ بەرامبەر ئەو پرسانەی کە هەن چ لە هەرێمی کوردستان چ ئەو بارودۆخە سیاسی کە لە عراق و ناوچەکەشدا هەیە لە تەوەری دومی گەرما و گەرمباس لە یەکریزی هێزە سیاسیەکان دەکەین لە کوردستان دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمدا دکتۆر دانا بەخێر بێت لە بەرامبەر ئەو دۆخە سیاسی کە هەیە تا چەندە پرسی یەکریزی هێزە سیاسیەکان گرنگە بەڵێ ئەم کاتتان باش من زۆر جار ئەم بابەتە سیاسیانە ئەگەڕمەوە بۆ ناو باوەشی بابەتە زانستیەکان جارێکی کە لە بەرنمەیەک باسم لەوە کرد کە لە سایکۆلۆژیایە قاعیدەیەک هەیە پێی ئەوترێت دروستکردنی کەسایەتی معنەوی دروستکردنی کەسایەتی معنەوی کاکە یوسف بریتە لەوەی کە ئەگەر من و تۆ هاوکار بین لە ئیشێکە کەسمان دیار نەبین یەک دەست و یەک قووە دیارە ئەم دەستە ئەم قووەتە ئەم هێزە ئەو ئیشە ئەگەیەنێتە بەرهەم ئەزانی نازانم بیرت ماوەیە ناباسی ئەوەمان کردکە وتمەگەرن ئێمە 20 کەس بین لەم شوێنە باشە ئەگەر یەکی سەر و قەڵبێک سەهۆڵ بخینە ئەو حەوزە ئاوەوە پاش کەمێکی تر ئەم سەهۆڵە ئەتوێتەوە وانە ئێمە کەسمان بۆمان نییە نە من نەتۆ نە ئەوانی دی بۆمان نییە بچینە سەر ئەو حەوزە ئاوە و مشتی ئاو دەربین و بڵێنەوە ئاوی سەهۆڵەکەی منە ئەزانی بۆ چونکە ئەم مەسجە ئەم تێکەڵبوونە ئەوەندە توند تاو دراوە بە یەکەوە کە توانای لێکجیاکردنەوەی ئەو گەردیلانە زۆر زەحمەتە بۆیە خەڵکی زۆر گرنگ ئەمە پەیوەندی ئەوەیە بیبەستیتەوە بە یەکریزی ئەوەیە خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە ببنە خاوەنی خطابێک ئەم خطابە تعبیر لە بەرژەوەندی باڵای ئەم میلەتە بکەن بە بودجە بەلایانی اقتصادی بەلایانی سیاسی بەلایانی ئیداری هەموو ئەمانە هەموو ئەمانە ببنە کۆڵەکەی دروستکردنی ئەو خطابە ئەو گوتارە و لەناو ئەم گوتارەیە هیچ یعنی جگەلەوەی بەرەیەکی سیاسی دیارە هیچ کەسایەتیەکی سیاسی دیار نەبێ یعنی هیچ حیزبێکی سیاسی دیار نەبێ هیچ کەسایەتیەک و خاوەن بڵێن پێگەیەکی سیاسی تیان نەبێ دیار نەبێ ئەم بابەتێکی تیۆریە خو لە واقع بەڵێ ئەتوانێت جێبەجێ بکرێ ئەتوانێت وەکو ئەمە وەکووت من نظرێکی علمیە لە علم نەفسە بەینەما ئەمە چۆن ئەخرێتە سەر ئەرزی واقع بە مادە ناکرێ بە معنەویاتەکرێ معنەویات بریتە لە بیر و باوەڕ لە پرەنسیب لە مەبدە چۆن ئەم عقیدەیە دروست ئەبێ لە لای ئەحزابی سیاسی کە ببنە خاوەنی یەک خطاب ئەم خطابە خطابی حزبی سیاسی حزبێکی سیاسی نەبێ خاوەنی تاقم و گرروپێک نەبێ خاوەنی چینێکی معەن نەبێ ئەزانی من زۆر جار جۆم لەوە ئەبێ ئەڵێن بۆ نمونە چینی هەژارە خۆ مجتەمەعەکە هەمووی هەژار نییە یان چینی دەوڵەمەندەکان نەخێر خۆ هەموو مجتەمەعەکان چینی دەوڵەمەند نییە چینی خوێندەوار خۆ هەموو مجتەمەعەکە خوێندەوار نییە ئەزانی لەبەرەوە ئەو خطابە موفقە ئەو خطابە سەرکەوتووە کە خطابێکە تعبیر لە مجتەمەعەکە ئەکا بەبێ ئەوەی کە فئەیەک حیزبێک لایەنێکی سیاسی تیا دیار بێت دکتۆر ینی کەواتە جیاوازی لە تێڕوانین و کاکە جیاوازی لە تێڕوانن شتێکی زۆر سادە و سانایە بەینەما جیاوازی لەسەر بەرژەوەندی ئەم میلەتە نابێ هەبێت جیاوازی لە مەبدەئە ئەکرێ هەبێت جیاوازی لە تێڕوانینە ئەبێ هەبێت جیاوازی لە شێوازی ئیدارەکردنە ئەبێ هەبێ بەینەما خودی داڕشتنی سیستمەکە ئیدارەکە پرەنسیپەکە عقیدەکە خۆی بۆ خۆی گوتارەکە نابێت جیاوازی تابێ دکتۆر چونکە یەک هەدەفی هەیە ئامانجی هەیە ئەمێ بیبەستینەوە بە کۆبوونەوەکانی ئەم یەک دوو ڕۆژەوە یەکێتی و گۆڕان کۆبوونەوەیکی لوتکەیان بەیەکەوە ئەنجامدا ئەم ڕۆژ لە هەولێر مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لقی دوی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە پرسیارەکە من با ئەوە بەیانی ئەم جۆرە کۆبوونەوانە
دەتوانێت جۆرێک لە یەکریزی دروستکە ئێمە لەمڕۆ لە پەرلەمان بینیمە کە هێزە سیاسەکان دابش بوون بەسەر کۆمەڵە بەرەی جیاوازە بەڵام ئەم جۆرە کۆبوونەوەە دەتوانێت قەرەبوویەوە بداتەوە ئەمە دوشتی جیاوازن یەکەم هەمیشە وەسیلەی یەکەم هەڵبەتە وەسیلەی کەش هەیە بەڵام وەسیلەی یەکەم بۆ نزیکبوونەوە حیوارکردنە وەسیلەی یەکەم بۆ تێگەیشتن حیوارکردنە لە لنگویستیکیشە لە عیمی لوغەشە ئەڵێ یەکەم وەسیلە بۆ گۆڕینەوەی ئەفکار و بۆ تەواصلی ئیجتیماعی و سیاسی و ئینسانی زمانە حیوارکردنە لێک تێگەیشتنە قسەکردنە وانە گۆڕینەوەی ئەفکارە ئەمە یەکەم کەواتە هیچ کۆبوونەوەی خراپ نییە هیچ کۆبوونەوەیەک بێ دەرئەنجام نییە با نەژگەنە هیچ گرنگەوەی قسە کراوە گرنگ ئەوەیە من لیر و ڕای تۆ زانم جا بگەینە ئەنجامیانەکەی مهم نییە ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم ئەوەی کە ڕوو ئەدا کاکە هەندێک جار بیرن نەچێ کاردانەوە هەیە کاردانەوە چییە تۆ ئێستا قەنەعەتت بەوە هەبێکە هەر ئەندام پەرلەمانێک کۆمەڵێک داواکاری خەڵکی بۆ چوە بێشمار ئەزانی کۆمەڵێک گلی و گاز دەی خەڵکی بۆ چووە خەڵک پێی وت پیان ئەڵێ کاکە من دەنگم ماوە بە تۆ بۆی کە دیفاعم لێ بکەیت کاکە من دەنگم ماوە بە تۆ بۆی کە مەسەلەن لەسرم هەڵبەی تێ بۆ ئەوکە قسەی خێرم بۆ بکەیت ئەمانە هەموو ئەندام پەرلەمانیش بە شەڕ ئینسانەوە نیە ئینفعالەکە و تووشی حاڵەتی نەفسی ئەبێ ئەوانە ئەبێ یعنی ئەگاتە حاڵەتێکی حەماسی واکە بە دەربڕینی بەم شێوازە کە بینیمان یعنی لەناو پەرلەمانان ڕوئا ئەنجا ئەم حاڵەتانە کاکە یوسف من پێم سەیرە هەندێک لایەن زلی ئەکەن و گەورەیەکەنەوە ئەمە شتێکی زۆر ئاساییەکە لێبێ یعنی ئەم کاریگەری سلبی لەسەر یەکریزی دروست ناکە من بێم پێم وانە هیچ تەظاهورێکی مەدەنی کاریگەری سلبی دروست ناکە بۆ هیچ شتێک نەبۆ ئیدارە نەبۆ سیاست نەبۆ یەکریزی ئەگەر کاردانەوەی مەدەنی ئەمە تێنەگەیشتنە لە پرسی یەکریزی ئەمە نەخێر ئەمە تێنەگەیشتنە لە تەظاهوری مەدەنی ئەمە تێنەگەیشتنە لەوەی کە تۆ کە ئەڵەی خۆپیشاندانێکی مەدەنی ئەەکەم کە تعبیرێکی مەدەنیانە ئەەکەم لە بیر و ڕای خۆم کە من ئەڵێم چۆن بەرامبەرەکەم قوبوڵەکەم ئەم تێگەشتنم نییە یعنی تێگەشتنم بۆ هەرکێ لەم پرسانە تێگەشتنیشی غەڵاتە تێگەشتنی من بۆ قوبولکردنی بەرامبەرەکەم ئەوەیە کە بێت تیاما بەتاڵ بێتەوە کە من ئەڵێم قسم لەگەڵا بکە کە ئەڵم تەرحم بۆ بکە بۆ ئەوەی کە لەناو دڵ و دەروون و مەشیەتی بێت دەرەوە سەر قەپاغێکە ئەکوڵێ منجڵێکی بخارە ئەکوڵێ وردە تۆ ساردی ئەەکەیتەوە ئەڵمەکەی ئەهێنیتە دەرەوە وانە بەینەما ئەگەر بێت وانەکەیت پەنگ خواتەوە لە خۆیەوە تەقێتەوە ئێکاکە ئێمە شەڕەکەمان بۆ ئەمەیە ئێمە کە ئەڵێن تەظاهوری سلمی ئێمە کە ئەڵێن با بڵێن خۆپیشاندان و خۆ بەتاڵکردن و قسەکردن بۆ چییە حیوارکردن بۆ چییە بۆ بەتاڵکردنەوەی ذاتی ئینسان خۆیەتی ئەزانی چونکە ئەگادار بە بەشێکی ئەو ڕەتفعلانی کە ئینسانێکە بەشێکی ئەو زەلانی کە ئینسانێکە بەشێکی ئەو هەڵنانانی کە ئینسانێکە پەیوەندی بە چێوە هەیە پەیوەندی بەلایانی نەفسێوە هەیە پەیوەندی بەو دافعانەوە هەیە کە هەڵێنێت ساد لە توای ساد بۆ ئەوەی کە ڕەتفعلێکی هەبێ بۆی کە پەرچەکردارێکی هەبێ بۆی کە کاردانەوەیشی بێ ئەوەیە بەڕاستی دکتۆر ئەمە چۆن دەکرێتە ئەنی بابەتێک کە پرۆسە بێت نەک تەنها پرۆژێکی خۆداونە حیواری دوولایەنە نەبێت فراوانتر کاک یوسف ئەمە دوو هەنگاوی زۆر سەرەکی ئەوێ دوو هەنگاوی زۆر سەرەکی ئەوێ هەنگاوێکی ئەوێ کە ئەمە لە ڕووی ئوسوڵی تیۆریەوە داڕژرێت لە ڕووی ئوسوڵی تیۆرەوە داڕژرێت بکرێ بردۆزە دابڕۆژە بخرێتە سەر کاغاز ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم شێوازی جێبەجێکردنی ئەو تیۆرەیە شێوازی جێبەجێکردنی ئەو تیۆرە لیژنەی ئەوێ لیژنەی لە هەموو حیزبەکانەوێ لەسەر ئاستی باڵە تێگەشتی ئەمەش گران نییە وەکو مستاڵحێکی وەتانی بیزەبە دوکو بەرێکی نیشتیمانی گەورە دروست بێ من پێم وابێ لەم دۆخی هەرێمی کوردستانە تاکە چارەسەر بۆ هەموو لایەکمان ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ چارەسەرێک پێی ئەوترێت چارەسەری ڕزگاری نیشتیمانی چارەسەری قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەم میلەتەی ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیایە یەک مەجالم بەرە یەک ڕستە بڵێم یەک ڕستەر ئەم میلەتەی ئێمە چەندین جار هەتا ئەم قۆناغا هاتووە لە مێژوە چەندین جار هەتا ئەم قۆناغا هاتووە بەڵام دروست نەکردنی ئەو بەرەیە خۆخۆری ناو خۆی بواری نایەوە بگاتە ئەنجام وەکو چی ببێت ینی هەدەفی خۆت بێکێ ئامانجی خۆت بێکێ
دروستکردنی قەوارە، دروستکردنی کیان، دروستکردنی سنوور، دروستکردنی اقتصاد، دروستکردنی عسکەری لایەنی عسکەری، بەهێزکردنی لایەنی ئیداری، بەهێزکردنی لایەنی فکری پەروەردەیی، هەموو لایەنەکانی تر، هەموو جانیبەکانی تر. ئەزانی نعی نەگەیشتۆتە ئاستی پتەوبوون و قاڵبوون و قوڵبوونەوە. چەندین جار تا ئەم قۆناغا هاتووە. بۆیە کاتی ئەوەیە بەڕاستی من لەم شاشە بەڕێزە ئێوە کاتی ئەوەی ئەو ڕستەیە بڵێم کە تکایە کاتی چارەسەرکردنە. چارەسەرکردنی ئەم دۆخە، چارەسەرکردنی ئەم دۆخە کاکی خۆم چارەسەر تەنها ئەزانی قسە زۆر ئاسانە هەمومان پێوەری کاکە وەرە من لێرە قسە وەکەم حاڵی خەڵک خراپە، خەڵک گوزەرانی نیە، خەڵک ماشتە، باشە خۆمە قسەیە زانی ئەی چارەسەر چێ بە من و تۆکرێ؟ ئەگەرم جارە دۆخەکە هەڵگەڕێتەوە شەڵاوە نابێ قڵب بێتەوە چی ڕوە ئەمە ئەزانی تەڕ و وشک ئەسووتێ بەیەکەوە. هیوادارم کەس خۆی بە دوور نەگرێ لەم حاڵەتە. هیوادارم کەس خۆی باوەڕ ینی باوەڕ نەکا بەوەی کە خۆی بە دوورە بێ لە زەرمەندی و لە پڕیشکی نەهامەتی ئەو قەڵبوونەوەی کە باسیەکەی قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەو قۆناغەیە بە عەرەبی پێڵێن لەسەر حافەیە، لەسەر کەنارە. خوا نەکردە بەم دیوا بکەوێ زۆر خەتەرە. ئەوەی کە هەموو ئەبێ پاڵێکی پێوەێن پێ دەڵم بەرەیەکی نیشتیمانی گەورەمان پێویستە پاڵێکی پێوەنە بیخاتەوە سەر ینی کەنارەکە بکە بە کەنارێکی ئارامی. دروستکردنی بەرەی نیشتیمانی پێویستی بە چ دەست پێشخەریەک دەبێت. وەکوتم ئەوەیە یعنی هەرێکۆ لە لای خۆیەوە بۆکە تیۆرە وەکو ئەمە خاڵی یەکەمە. خاڵی یەکەم تیۆریزەیەکی علمی بکرێ بە شێوەیەکی زانستیانە دابڕێژێ وڵی تر هەلی اقتصازێکە ئەیوانی سیاسەکان مەبەستم هێزە سیاسەکان وڵات سیاسی شارەزایکە سیاسی شارەزە بەڵام سیاسی شارەزانی کەسی ئەکادمی بێگومان کەسی ئەکادمی سیاسی بەڵام بێ کۆمەڵە سفەتی تیاابێ. من هەمیشە جیابمەوە لە هەندێک ڕاوۆچوونی سیاسەکان من بەڕاستی لێرە ئەڵێ بۆ نمونە کەسی کە کەسی شاهادەدار و ئەکادمی بوو موسەقف و چی بچی بۆرە بەکاری بێرم لەگەڵەوەیان نیم. ئەم سیفەتانە ڕاستە گرنگن بەس دڵسۆزەکە لە هەمووی گرنگترە. ئینتیماکە بۆ ئەم خاکە لە هەمووی گرنگترە. ئینتیماکە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم نەتەوەی لە هەموو شتە گرنگتر لای من. ئەزانی ئەو کابرایی کە ئەرزمان بۆ پاکاتەوە خزمە گوزارێکانی کارێکی خزمە گوزارێکە هیچ خوێنەوارێکی نییە. بەڵام ئینتیمای بۆ ئەو خاک و نیشتیمان و نەتەوەی خۆی هەیە زۆر گەورەترە، زۆر پیرۆسترە، زۆر دڵسۆزترە، زۆر کاریگەرترە لەو خاوەن شەهادە مەزنە بەرزەی کە دڵسۆز نیە بۆ ئەم گەل و نیشتیمان و خەمەکەی هەڵواگرێ لەگەڵ هێزە سیاسەکان لەبەرەوە ئەم کەسانە ئەم زاتانە کە دڵسۆزن بۆ ئەم میلەتە ئەبێ بێنە گۆڕێ. لەگەڵ هێزە سیاسەکاندا کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەرکیان دەکەوێتە سەرشان بۆ بەرەی نیشتیمانی بۆ چونکە کۆمەلگەی مەدەنی خۆی بریتە لە ینی وەزیفەی کۆمەلگەی مەدەنی بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی چییە؟ ئەو گاپە ئەو بۆشاییە پڕکاتەوە کەکەوێتن نێوان خەڵک و حکومەتەوە. ئەزانی یعنی وەسیلەی ئیتیصالە ینی وەسیلەی گەیاندنی خەڵکە بە حکومەت و حکومەت بە خەڵکەوە ئەو فەزایە ئەو پڕێکاتەوە گەورەترین ڕۆڵی هەیە گەورەترین کاریگەری هەیە. بەرەوە گرنگەکە ئەم دۆخی هەرێمی کوردستان کاکە یوسف گرنگە ئەوە لێک بینەوە بە هەموو لایەکبار کە پێویستی بە هەمومانە، پێویستی بە حکومەتە، پێویستی بە خەڵکە، پێویستی بە سیاست مەدارە، پێویستی بە حیزبە، پێویستی بە مامۆستایە، پێویستی بە هەموو کەسە. ئەزانی بۆ لەبەرەوەی کە قۆناغێکە یعنی ئەم قۆناغی ڕزگارکردنی ئەم نیشتیمانەیە دەرهێنانی ئەم نیشتیمانەیە دەستدانە باڵی ئەم نیشتیمانەیە لەبەرەوە قۆناغێکە بۆ پێویستی بە هەمومانە و هەمومان دەبێت کاری تیا بکات. ئومێد هەیە کە کورد بگاتە کەناری ئارام. من ئومێدم هەیە بەڵێ بێگومان من ئومێدم بەپێی واقع حاڵ وەڵاهی واقع نا بە پێی مێژوو من قسەکەم من زۆر احتیمام بە مێژووی کوردیم یعنی هەمیشە تێگەیشتن هەبووە لە مێژووە بەس کاراکتەری لاواز هەبووە. من ئێستا هەندێک کاراکتەری بەهێزە بینم. ڕاستە غەڵەتی سیاسیمان زۆر کردوواگەل لێبێ
کارکتەری بەهێز ببێ ناوهێنان دەڵێ ئەبێت چیتیایە ینی لە کەسێکیان چی کاکە من باسی یەک شتت بۆ بکەم جەنابی مامجەلال هەموو شەرق و غەربی ڕاگرت بوو تەوازونێکی لەناو ئەو سڕاعە گەورە عالەمەیە دروست کرده بوو کە لە کاتی وەفاتکردنی هەزار ڕەحمەتی لەوێ شەرق و غەرب بەداغ بن بووی دۆست و دوژمنی بەداغ بن بووی ئەزانی دۆستەکانی لەبەرەوەی کە دۆستێکیان دەزاوە دوژمنەکانیشی لەبەر ئەوەی کە یعنی فراغێکیان بۆ دروستبووی کە خەڵکانی کە پشتە پێش و پەلامەری بن ئەنی خۆ مامجلال هەزار ڕەحمەت بێ دەوری ینی دەوری جوان و باشی تەنها بۆ دۆستەکانی نەبوو دوژمنەکانی شەی بوو ئەمە نمونەیەکی نمونەیەکە لە مێژووی زۆر تازە و زۆر نوێی ئێمە ئەزانی لەبەرەوە کاراکتەر هەیە کاراکتەری ئەم جارەی کورد ئەم جارە ئەو نقطەیەکی شەیە من ڕۆژە نازەم لە هینێکە باسم کرد کاکە یوسف گرنگ کە هەمومانەوە بزانین کە ڕۆڵی مامجلال تەواو نەبووە گەل لەبێ ئەم خاڵت تکایە بە هەموو لای گرنگی بنبەوە بۆ ئەم یەک ریزیە چۆن بیبەستینەوە کاکە یەک شتت پێ بڵێم من لەم شاشەی ئێوەوە کاتی خۆی قسەیەکم کرد وتم دەبێ مرکزێکی دیراسات بۆ مامجلال دابنرێ مرکزێکی دیراسات بۆ قەول و فعل و نووسینی دابنرێ ئەو سێشتە هیچ بۆ قسەکانی وتارەکانی چ بۆ موقیفە سیاسەکانی چ بۆ بڵێن کتێبەکانی نووسینەکانی لەم سێشتەوە ئێمە منهەجێکی سیاسیمان دەزەکەوێت یعنی لەم سێتەوەرەوە ئێمە منهەجێکی سیاسیمان دەزەکەوێت ئەم منهەجە سیاسیە پاڵنەر و هاندەر و مؤازیرێکی گەورەی ئەم قۆناغی ئێمە بێ چونکە ئەو فترەیە کە جەنابی مامجلال تایە سیاسەتی کردووە ئێستا ئیمتیدادی درێژکراوی ئەو فترەیە ئیمتیدادێکی زۆر کورتیش ئاگال لێ بێ ینی فترەی زەمانی سیاستکردنی مامجلال هەتا ئێستا فترێکی زۆر کەمە زۆر کورتە لەبەرەوە بەڕاستی من لە ناو ئەم سڕاعە سیاسی ئێستاە ڕاستە ئێستا کورد ئەو قووەتەی یەکەم جاری نییە کورد فترەیەک وەکو دەوڵەت تەعاملی کردووە بیرت نەچێ کورد فترەیەک مەبەست لە مێژوویە ئێستا وڵات تازە فترەیەک کە جەنابی مامجلال لە بەغا بوو ئەم میلەتەی ئێمە ئەم هەرێمە ئێمە لە هیچ شتێکی کەم نەبوو وانە ئەیتر دوایی بە غەڵەتی سیاسی لایەنێ کراوە دوایی با بڵێ هەندێک هەنگاوی خراپراوە مەسەرەن ئەو ڕێفراندۆمێکە کردمان شتێکی باش نەبوو بەڕاستی یعنی دەبێ ئەزانی کاک یوسفیەکێ لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان خۆی تونند بکاتەوە لە ڕووی ئیداریەوە تونند خۆی تونند بکاتەوە تونند مۆزەفی زیایە ناهێڵی تونند دەستکاری مەلەفی نەوت و پێداچوونەوە بە مەلەفی نەوت تاکەی تونند بندیوار نایڵی تونند باشە خانە نشینی چوزانم نایاسایی نایڵی تونند کەرتی کشت و کاڵی گرنگی پێدەی تونند کەرتی گەشت و گوزار گرنگی پێدەی ئەمانە هەموو ئەمانە ئەو سەغەراتە ئەو فراغاتانەی کە تیانە نزیشی کەرەوە کەمی کەرەوە ئێمە من ئەتوانم بڵێم کارێکی وا ئەکەین کە جارێکی کە ئەم هەرێمە بکەوێتەوە سەر پێی خۆی من قەناعەتشم پێێتی دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ سوپاس کە لە گەرما و گەرم لەگەڵم بوو سوپاس بۆ ئێوەش ئێوەش خواتان لەگەڵ